خۆشەویستان دووبارە سڵاتان لێبێت ئێمە بەردەوام ئەبین لە پرۆگرامی ڕۆژێکننوێ ئەچنە لای تەوەرێکی دیکەمان لە تەوەریەکەمماندا باسمان لە مەراسیمی پیشالیار کرد وەک ئەزانین لەوەی کە لە جیهاندا نەریت و مەراسیمەکان جیاوازیان هەیە و چەندی مەراسیمی جیاواز لە وڵاتە جیاوازەکانی جیهاندا بەڕێوە ئەچێت مێژووی ساڵی نوێی لونار فستیڤاڵی بەهار کە ئەتوانین بڵێن بە جەژنی لوناری چینی بەناوبانگە ئەمڕۆکێکی دیکە لە تەوەرەکانمان لەوەی کە بزانین ئەم جەژنە چییە مێژوەکەی بۆچی ئەگەڕێتەوانێ و واروە ئەم مەراسیمە چۆن ئەنجام ئەدرێت و چەند ڕۆژی پێ ئەچێت و بزانین شێوازی بەڕێوەچوونی مەراسیمەکە چیە واروان نەریتە جیاوازەکان چین کە لە مەراسیمەیە بەڕێوە ئەچێت جا ئێمە ئەمڕۆ میوانداریمان لە خات و جێمی و جامی کردووە کە ئەندامە لە یەکێک لە کۆمپانیەکان لە چین بە خۆشحاڵی و ئێستا لە ستۆدیۆی ڕۆژێکی نوێ ئامادەیە بۆ ئەوەی کە باس لە جەژنی نوێی لونار بکە خات و جێمی سڵاو لێ بێتم کاتەوە باش سڵاو لێبێ زۆر سڵاو لێبێ عەلەیکە سەلام بەخێر بێت. This is Jamie. You can also call me Hanan. I'm working in a Chinese company here in Suriname. زۆر سپاس. اوكي باباس لە جەژنی لونار بکەین بزانین جەژنی لونار چییە چۆن بەڕێوە ئەچێت لە سەرتا باسێک لە جەژنە بکەین بزانین چی ئەم جەژنە. Okay, actually it's really nice to share with you about the Chinese New Year's. Actually, I want to remind you and remind the audience in front of the TV shows that it's kind of let Chinese people feel offenses to. Sorry, it's kind of let Chinese people feel offenses to call it Happy Lunar Years. Okay. Because we often call it Chinese New Year's because just a few days ago, in 2024, December the 4th, China has just applied World Culture Heritage for the UNESCO's entitled چینیەکان لەو ساڵدا بڕیاریان داوا کە بتوانن ئەو ڕۆژە وەکو ساڵێکی نوێ دابدرێن ئێمە ئەو ڕۆژەدا ناودەنێن لونەریا خۆسەری ساڵی لە کاتی ئاهەنگەکانی سەری ساڵدا ڕەنگی سوور زۆر بەکارهێنن. سەبارەت بە ڕەنگی سوور دەتوانم پێم بڵێم مانای ئەوەی مانای هەیە وە کەسێکە شانسی هەبێ بەختێکی هەبێت. اوكي بەمانای بەبەخت و هەروەها لە زۆر لە شوێنە گرنگەکان و سەرۆکەکان ڕەنگی سوور بەکاربێنەوە هەروە ڕەنگی ئاڵاکەشمانە و لەبەرەوە ڕەنگی سوور بەکارهێنراوە. هەروەها دەتوانێت پێ بڵێن کە ڕەنگی خوێنە کە خوێن ئەساسترین بەشە لە مرۆڤدا بۆی کە بتوانێت بەردەوام ببێ و مانای بەهێزیە بە بەردەوامیە مانایەکی زۆری هەیە و دەتوانێت کە لە مێژووی ئێمەدا ڕنگدانەوەی هەبووە و گرنگیمان پێداوە. هەندێک لە نەریتە گرنگەکانمان پێ بڵێیت کە لەم جەژنەیە بەڕێوە ئەچێت بزانین جیاوازێکی چێ لەگەڵ جەو جەژنانی دیکە کە هەتانە با باسێک لەو نەریتانە بکەین. لە ڕاستیدا دەتوانم پێ بڵم لە ئێستا ئێمە وەکو خۆمان چەندین نەریتی تایبەتەیە کە لەم ڕۆژەدا بەکاریان دەدێنین کە ئەم تایبەتە بۆ ئەو کەسانە بۆ نمونە بەکارهێنانی ڕەنگی سوور کە باوە هەروەها زۆر باشە شتێکی تایبەتێکێکرێن بە دەرگاکانەوە. ئەم جەژنەیە بێگومان کۆمەڵێ تایبەتمەندی هەیە یەکێ لەو تایبەتمەندیانەی کە ئێوە کاری لەسەرەکەن ئامادەکردنی خواردنە ئەو خواردنانە چین کە ئێوە ئامادەیەکەن لەگەڵەوەی کە ڕەنگی سوور بەکارێنن خواردنەکان چین کە ئامادەیەکەن. لە ڕاستی ژمارێکی زۆر خۆراک ئامادە دەکرێن و هەروەکو وڵاتێکی کە ئێمەش خواردنی
That fish means have esters every year, which means you can be rich every year. You don't need to suffer from the hungers and everything. And basically dumplings, like everyone knows about that. وهەموو کەسێک سەبارە بەو خواردنانە دەزانێن و ئێمە خواردنێکمانێ پێوترە پاکیز چەند خواردنێکی تایبەتەیە کە ئێمە لەو بۆنێدا وەکو خۆمان ئامادە دەکرێن کە زۆر بەناوبانگە لە لای خۆمانە و بۆتە و کە چینەکان بەو جۆرە خواردنانە ناسراون. زۆر باشە ئەم جەژنە گۆڕانکاری بەسەرا هاتووە لەوەی کە لە پێشووترا چۆن بۆ وەبزانین ئەم جەژنە لە ئێستادا جیاوازیەکی هەیە لەوەی کە لە نێوان گەنجەکان و کەسە بەتەمەنەکان جیاوازیەکەی لە بەڕێوە چوونی مەراسیمەکە؟ ئەگەر بزانین لەوەی کە ئەم مەراسیمە لە پێشووترە چۆن بەڕێوە چووە لە ئێستادا مەراسیمەکە جیاوازیەکی هەیە چۆن ئەوەی کە بڵێن گەنجەکانمان ئێستا بە شێوازێکی دیکە مەراسیمەکە بەڕێوە بەرن و وە کەسە بەتەمەنەکانیشمان جیاواز بێ لەوەی کە مەراسیمەکان جاسەر و هەمیشاڵێن لەوەی کە مەراسیمەکان جیاوازی خۆیان هەیە لەگەڵ وڵاتەکاندا هەندێک مەراسیمەیە لەوەی کە لە وڵاتەکانە بەڕێوە ئەچێت ئێستا لە هەرێمی کوردستانیشە ئەم مەراسیمانە بەڕێوە ئەچێت بەڵام گرنگە لەوەی ئێمە زانیاریمان هەبێت لەسەر هەموو دابوونەریتەکان کە لە وڵاتانی دیکەشدا بەڕێوە ئەچێت و بزانین لەوەی کە چۆن ئەم دابوونەریتانەیە و چۆن ئێمە ئەمانەوێت جەژنەکانی خۆمان بە جیهان بناسێنین ئەبێ مەزانیاریمان هەبێت لەسەر مەراسیمەکانی جیهان. اینجا ئەگەر ئێمە پرسیارەکەمان لە خات و جێمی بکەینەوە لەوەی کە بزانین مەراسیمەکە لە ئێستادا جیاوازێکی هەیە لەوەی کە گەنجەکان بە شێوازێکی جیاوازتر مەراسیمەکە بەڕێوە ئەبەن یاخود بڵێن جەژنەکە لە دەچا ئەو کەسانەی کە بەتەمەنن. بەڵێ دەتوانم بڵم لە ماوەی ڕابردوودا و ئەوانەی کە لە کۆندا جاون لە هەردوو شتەکان دەتوانم بڵم هەر بە هەمان شێوەکو خۆی ماوەتەوە و هەمووان بە شێوەیەکی یەکسان بە هەمان شێوە ئامادەکاری بۆ ئەم بۆنەیە دەکەن کە ڕووناکی بەکاردەهێنن و بتوانن کاری بکەن و بتوانن یەکتری دڵخۆش بکەن و ڕەنگی سوورەکان بەکاربێنن و جۆرێک لە فستیڤاڵێکەکەن کە هەمووان پێکەوە بتوانن کۆ ببنەوە. زۆر باشە ئەتوانی پێمان بڵێ لەم سەری ساڵەیە کە ئەم هەموو تایبەتمەندی هەیە و کۆمەڵێک بابەتی زۆر گرنگ ئاماداکەن گرنگی ئاژەڵەکان چیەکەیەوە جارێکی تر بەکاریان نەهێننەوە لەم فستیڤاڵانە؟ ئەوان پرسیارێکی زۆر سەرنج ڕاکێشە بۆ من دەتوانم پێ بڵم ئێمە هەمومان گرنگی زۆر بە ئاژەڵەکان دەدەین بەڵام بۆ ئێمە بەکارهێنانی بە تایبەتی ئەژدێها زۆر گرنگی تایبەتی هەیە و دەتوانم بڵم ڕەمزێکی مێژووی چینەوە لە کۆنەوە بەکارهێنراوە بۆ ئەو دەتوانم پێ بڵێم ئەمە وەکو چوارچێوەیەکە بۆ بەرزی بۆ سەرکەوتن باز لە بەهێزی و توانایی ئێمە دەکات لە کارەکانی بەردەوامیمان لە ڕۆژانەمە کە بتوانین زیاتر و هەروە بتوانین کە ئەمە دەستپێکردنی ساڵێکی نوێمانە و بتوانین و کە شتێکی تایبەتە و توانایەکی تایبەتی هەیە و دەتوانێت ژمارێکی زۆر لە هاوڵاتیانیش زۆر حەزیان بە پێینێتێتی و هەروەها بە پێی تێپەڕبوونی کاتیش زۆر بەکارهێنراوە. زۆر لە دیمەنەکان لە زۆر میدیا جیهانیەکانە بینیومە بۆچی حەزەکەن دار بخەنە ژێر قاستان بۆی باڵاتان زۆر بەرز بێت ئەمە نەریتێکی خۆتانە یاخود چۆن؟ لە بێگومانێکە لەو تایبەتمەندیانەی کە هەیەە بەبێ جیاوازی لە گەنج و پیرەکانە شێوازێک دارێک بەکارەهێنن بۆی کە باڵیان زۆر بەرز بێت لەگەڵ بەکارهێنانی ئەو ئاژەڵانەی کە دروستیان کردوێتەوە. بزانم تایبەتمەندی ئەم بەکارهێنانی بەرزبوونەوەی باڵیان و دارانەکە بەکارهێنن چییە؟
something higher, like high heels? yes. Okay. Actually, today's دەتوانم پێ بڵێ ئەمانە دەتوان هەموو کەسێک نایکاتەوە بەڵام لە زۆری بە پێێنی مێژوو ئەمانە هاتوێتەوە و هاوڵاتیان بەتایبەتی لە ژنانە و پیاوانە کە زۆر هینیان بەکارهێناوە ئەسپیان بەکارهێناوە کە بە شێوێکی زۆر باڵا بەرز لەو کاتانەتا دەرکەوتون بۆیە لە ئێستادا وەکو شتێکی مێژووی ماوەتەوە کە دایانوێ باڵاکانیان بەرزتر دەرکەوێت. سەر باشە ئێستا بەهۆی کارەکەتەوە لە چین دووریت و لە سلێمانی ئەژیت بەهۆی کارەکەتەوە چۆن ئەم ئاهەنگا گەڕیت بە تایبەتی کە لێسەر لە کەسب کارەکەتەوە دووریت و لە ماڵەوە دووریت؟ لە ڕاستیدا ئەم دوو ڕۆژە من زۆر مەشغوڵ بووم و کارێکی زۆرمان هەبوو لە کۆمپانیاکەمە بۆیە داوام لە هاوڕەکەم کردووە کە بتوانین بێکەوە لێ بکەین و ئەم بۆنێ بگێڕین و ئامادەکاری بۆ بکەین و ئەو کللتوران و ئەو شانەی لەسەر هاتوون کە بتوانین هاوڕەکانی کەمان بانکەین و هەمومان بتوانین بێکەوە کۆبنەوە و بتوانین ئەم بۆنێ وەکو خۆی بێهێڵینەوە و بتوانین ئەو خواردنانە ئامادە بکەین و بتوانین بۆنەکەی وەکو خۆمان وەکو مێردەکەشم کە لەگەڵ مایە و لێرەدا ئامادەبوونی هەیە ئەوەیە کە بتوانی بێکەوە ئەم بۆنەیە بەڕێ بکەین. ئەتوانی پێمان بڵێیت بۆ نمونە چیرۆکێک یاخو ئەفسانەیەکی کۆن و ڕابردوو هەبێت کە ئێوە وەکو وڵاتی چین جارێکی تر لەم جەژنەیە ساڵانە بتوانن دووبارەی بکەنەوە و گرنگی پێبەن و بۆینەوە بە دوایینەوە بزانێت کەم چیرۆکە یاخۆم ئەفسانەیە چی بووە کە لە ڕابردووە هەبووە. You mean the story to remain for the new generation? Yeah, there are a lot. دەتوان پێ بڵێم دەتوانم پێ بڵێم ئەوانەی کە دەتوانم پێ بڵم چیرۆکی زۆر هەیە کە دەتوانین لە ئێستادا ماوەتەوە و دەتوانێت بۆکو ساڵانە باسیکەینەوە بمێنێتەوە بۆ نەوەکانی دات و ئەوکەوەی چیرۆکانی کە لە مێژوودادا ڕوودەداوە کە بۆ مناڵەکانمانی دەگەڕینەوە کە لە ساڵانی ڕابردووەدا ڕۆیانداوە بە تایبەتی بۆ نمونە چیرۆکی دەستپێکردنی ساڵی نوێیەکە ئەوەی کە چۆن هاوڵاتیان کۆبوونەوە بڕیاریان داوە کە بتوانین کە ساڵێکی نوێ ڕۆژێک بۆ خۆیان دابرکەن و ئەوەی کە ئێمە دەتوانین جلی تایبەتی لەبەرکەین و ئێمە دەتوانین ئەم بەبوونی ئەمەوە ئەم بابەتانە کردووە کە مناڵان بتوانن لەوەدا گوێی لێ بگرن و بتوانن لە ساڵانی داهاتووش بتوان بۆ خۆیان دووبارەی بکەنەوە و بتوانن پشتی پێ ببەستن. ئەم جەژنە جیاوازی هەیە لە نێوان شارەکان وەکو شانگاهای وەکو پەکین و لەگەڵ گوندنشینانی ئەو ناوچەیە جیاوازی هەیە جیاوازیە لە بەڕێوەچوونی مەراسیمەکە؟ بەڵێ دەتوان بڵم تۆزێک جیاوازی هەیە لە نێوان شارەکاندا و گۆڕانکاریەکی کەمی تێدادا ڕوودەدا هەندێک لە شارەکان ئەو مێژووی کە بۆیان ماوەتەوە دەتوانم پێ بڵم بە جیاوازێک و گەڕێنتە دەلە بۆ ئەگەر لە بەشی باشوورەکەی باسی لێ بکەین ئەمانە بە شێوەیەکی تر و تۆزێک جیاوازتر نەکەن و هاوڵاتەکان بە شێوەیەکی تر کۆ دەبنەوە بەڵام لە شوێنەکانی تر تۆزێ جیاوازترە و کەسەکان دەتوانن بەتەنیاوە دەتوانن بە شێوەیەکی جیاوازتر کۆبوونەوەی بکەن و لە هەندێک شارەکان دەبێ بچیتە شوێنێکی تایبەتی بۆ ئەوەی یاری ئاگرینەکان و یاریکردنی مناڵان و ئامادەکردنی خۆراکوانە ببینێ هەندێکیان لە ماڵەوەیە هەندێکیان لە بەشێنێتە بووە و لە هەندێک شوێندا هاوڵاتیان دەبێ بچنە شوێنێکی بابەت تابێت دروست کراوە کە دەبێت دەسی لێ بدەن و ئەمانە بابەتەکان جیاوازن لە نێوان شارەکاندا. بابزانی لەم جەژنەیە بەبێت جیاوازی تر هەمووی بەشدارە بێ خێزانەکان گەنجەکان توانایان چۆن دەرەخان لەم جەژنەیە بۆی کە بتوانن چالاکیەکان ئەنجام بن توانای گەنجەکان باشترن و ئەی پیرەکان چی ئەکەن؟ Okay,
the old folks. ئەکە دەتوانم پێ بڵێم هەمووان بەبێ جیاوازی زۆرتر جەخت دەکەنەوە لەسەر بەڕێوەچوونی جیاواز و کللتوری ئەم ئاهەنگە. و هەروەها ئامادەکاری دەدەکەن و پێ مەڕاستیمەکان ڕێک دەخەن دانێ ئەو نەبکەن مەڕاستیمەکە دیمەنەکان ئەم هەنگەتان چۆن ڕێخست و چۆن بەشدار بوون ئەبینی کە ئێوەش لێرە وەکو خۆتان جەژنێکتان ساز کردووە پێمان خۆشە باسی کەمەمان بۆ بکەیت. بەڵێ ئەوە ئێمە ئامادەکاری بۆ کردمان و بۆ کوک و ساڵی تازە بۆ ئەوەی کە بتوانین وەکو هەموو کەسێکی تێ کە بتوانین ئامادەکاری بێ بکەین و ئەوە تا ڕەنگی ڕەنگە سوورەکە بەکارهێنراوە و ڕووناکی بەکارهێنراوە خواردنەکان ئامادەکەراوە و هەموو کەسانی کە چانی لێدا کۆبنێتوە وەکو ئێوە خۆتان دەبینین لە هەموو لایەکەوە کۆبوونەوە و سەیری ڕووناکیەکان دەکەن و مناڵەکانیش لەوێدان خۆشحاڵی خۆیان و هەموو هاوڵاتیەکان بێکەوە کۆبوونەوە بۆی بتوانن خۆشی خۆیان دەربڕن. زۆر باشە. هەمیشە لە جەژن و مەراسیمە نەریتیەکاندا ئەبینین لەوەی کە ئەفسانەیەک هەیە و هەندێک جار ئەمێنێتەوە پەیڕەوی لێ ئەکرێت لەنێوان لە لای ئەو هاوڵاتیانەی خۆیانەوە. لە جەژنی لونار هیچ ئەفسانەیەک هەیە کە تاوەکو ئێستا چینیەکان پەیڕەوی بکەن و هێشتی بەتیانەوە بە زیندوی؟ ئێمەش وەکو هەری بەڕێوەک هەر ئەمە کۆمەلگای هەمانە بەڵام زانیەکی ئەو تەو نییە کە بتوانم لەگەڵتانە بەشی بکەم. ئێمە زۆر سپاس دەکەین بە هیوای ئەوەی کەەوە بەردەوامەگەر لە وڵاتەکەی خۆشتان دوور بن لە هەر شوێن نیشتەجێ بوون گرنگەوەیە کەەوە یادەکەی خۆتانەکەنەوە. سپاس بۆ ئامادەبوون ئێمە کورسا زۆر خۆشحاڵ بووین کە ئەمڕۆ لە لای ئێمە میوان بووین. سپاس بۆ ئامادەبوون. دووبارە سپاس بۆ ئامادەبوونێ. زۆر سپاس.